هەڵبەتە ئێمە پێشتریش ئەومان وتووە کە ئەبواە حەویجە پێش ئەوەی تەنانەت بچن بۆ مووسڵیش بکرێ بەڵام دوای ئەوە کە چوونە مووسڵ ئەو هێزیان نەبوو کە بەشداری ڕزگارکردنی حەویجە بکە باسی ئەوەیان کرد کە دوای مووسڵ حەویجە بێ بەڵام ئێستا سەرۆکوەزیران کە سەرۆکی هێزە چەکداریەکانە بڕیاریان داوە کە تەلعفەر تەواوکەن دوای ئەوە بچنە سەر سنووری عێراق و سووریا و هەتا ئوردن و ئەمە بەڕاستی بەڕێی ئێمە هەڵەیەکی گەورەیە حەویجە شوێنێکی گرنگە حەویجە نزیکە لە پارێزگاکانی دەوروبەریەوە و لەوێوە ئۆپەراسیۆنەکەن ئۆپەراسیۆنی تێرۆریستیەکەن هەوڵەدەن لە کەرکووک بیکەن لە دووس بیکەن لە تکریت بیکەن لەوێوە بەرەو دیالە و بەرەو بەغدا و تەنانەت خواروی عێراقیش ئەڕۆن و تا دواکەوێ زەرری زیاتر هەیە و خەتەری زیاتری هەیە.